ئەم کاتتان باش بەڕێزان و خۆشەویستان، سڵاوی ئێمەتان پێشکەش بێت لە کەناڵی هیواوە. لەگەڵتانین هیوادارین کە لەم کاتێک کە لە بەردەمماندایە ئەو تەوەرانی کە کەناڵی هیوا خوازیارەتی گەنگەشیان لەسەر بکات و ڕای گشتی لەبارەیانەوە ئاگادار بکاتەوە، هەمیش بیان جوڵێن و زانیاری دروست و باش بڵاو بکەینەوە لەم کاتەدا بە شێوەیەکی باش و لە کوالێتێکی بەرزدا بە ئێوە بگەین. تەوەری ئەمڕۆی بەرنامەکە دەمەوێ بۆ ئێوەی ئاشکرا بکەم، ئەویش کوردستان لە بەردەم شاڵاوی داگیرکاری تورکیادا کە ژمارەیەک بەرنامەی کەناڵی هیوایە بە ئامانجی زۆرترین قسەکردن لەسەر ئەم بابەتە گەرمەی ڕۆژ و پیشاندانی لە زۆرترین لاوبۆچوونەوە. من ڕۆژنامەنووس عەفان ئەحمەدم، خۆشحاڵم کە لەم کەناڵەوە لەگەڵتان بەردەوامە بم. بۆ ئەمڕۆ میوانەکانم بە ئێوە دەناسێنم بۆ ئەوەی زانیاری تاڵتان لەبارەیەوە هەبێت و ئێوەش لە سۆشیال میدیاکانمانەوە لە تۆڕی کۆمەڵایەتی یوتیوب، لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە دەتوانن کۆمنت بنووسن، چاودێریمان بکەن، کادەکەن کە بیان نێرن بۆ دۆست و هاوڕێکانتان ئەم ڤیددیۆیە بۆ ئەوەی زۆرترین زانیاری بکاتە لای زۆرترین هاوڵاتی. هەرچ پرسیارێک سەرنجێک یان بۆچوونێکی تایبەتت دەربارەی ئەم پرسە هەیە دەتوانی وەکو کۆمنت بینوسی بۆ ئەوەی ئێمەش پیشانی شاشەکەی بدەین. ئەگەر پرسیارێکی ئاڕاستەکراوە بۆ میوانێکم هەیە توانم بە میوانەکەم لەگەڵ میوانەکەم گەنگەشەی بکەم. وەکو تێبینی تکایە لە کاتی نووسینی کۆمنتەکانتاندا هەوڵی پاراستنی ناوزڕاندن و مەسەلەی ئەخلاقیاتی کاری ڕۆژنامە نووسی بدەن. سوپاستان دەکەین. بەڕێز محەممەدی حاجی ئەحمەد، چاودێر و هەڵسوڕاوی کۆمەنیست لە وڵاتی ئەڵمانیاوە لەگەڵم دەبێت. هاوڕێ محەممەد، ئەو کاتت باش، سڵاوت لێبێت. سڵاو لە بەڕێست و لە بینەرانی ئەم کەناڵە و لە ئەوەشی کە دوای ئەمان بینێت سڵاو و ڕێز بۆ ئێوە چارکی. زۆر سوپاس. هەروەها لە میوانێکی دیکەم هاوڕێ حسێن ئاڵایی، ڕۆژنامەنووس لە دەڤەری ڕاپەڕینەوە لەگەڵم دەبێت. هاوڕێ حسێن، سڵاوت لێبێ و ئەو کاتت باش. هاورێم سڵاو بێەوە، ئەو کاتی ئێوە و هاورە محەممەدیش باش، ئەو کاتی بینەران باش، بە هیوای بتوانین کەمێک زانیاری ببەخشین. دەستان خۆش. زۆر سپاس هاوڕێگیان، سپاس بۆ ئامادەبوونی ئێوە. بەڕێزان، وەک لای هەمووتان ڕوونە کە کۆماری تورکیا دەربارەی عێراق و کوردستان، هەرێمی کوردستان بە شێوەیەکی تایبەتی تر شاڵاوە سەربازیەکانی زیاتر چڕتر کردوێتەوە، بە تایبەتی لەم دواییانەدا کە ئاستی مەترسیەکە زۆرتر بووە بەرەو چۆڵکردنی زیاتری گوندەکان، بەرەو بڕینەوەی دارەکان، هەتا بۆنی جۆرێک لە جینۆساید، بۆنی جۆرێک لە سڕینەوەی خەڵکی دێت. تەنانەت مەترسیەکە گەیشتە ئاستی ئەوەی کە بۆنی شڕی براکوژی لەم نیشتیمانەدا جارێکی دیکە سەر هەڵبداتەوە، وەکو یادگارێکی زۆر ناخۆش کە بە بیری هەمومان دێتەوە. هەڵبەت بۆ ڕێگریکردن و بۆ گەنگەشەکردنی ئەم بابەتە قسە و باسی زۆر کراوە.
بۆی هەڵی ئینتەرنێتیەوە بەڕاستی دابڕانێک ڕوویدا ئەگەر ئێستا هاوڕێیان لەگەڵم بن هاوڕێ حسێن نازانم گوێت لە پرسیارەکەی من بوو یان نا بەڵام دووبارەی دەکەمەوە تکایە بۆی بینەرانیشمان باشتر لە تەوری بەرنامەکە تێبگەن بە بڕوای ئێوە من دەمەوێت لە هەردووکتان بپرسم زۆر بە کورتی بۆی بڕۆینە کڕۆکی بەرنامەکەمانەوە بۆچی کۆماری تورکیا لەم کاتساتەدا و لە ئێستادا هەڵمەتە سەربازیەکانی یان کردەوە سەربازیەکانی بۆ سەر عێراق بۆ سەر هەرێمی کوردستان بە تایبەتی تریش و لە ناوچەیەکی دیاریکراویشدا چڵتر کردوێتەوە بە بڕایەوە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە پاشان دەڕۆمە لای هاوڕێ محەممەد هەمان پرسیاری ئاڕاستاکەم بۆی زیاتر بچینە ناو بەرنامەکەەوە. سپاس هاوڕێ پرسیارەکە گەیشت ڕوونە دیارە شاراوە نییە کە تورک و تورکیا دەوڵەتی تورکیا بە شێوەیەکی گشتی هەدەفی هەرە گەورەی دژاتیکردنی کوردە لە هەر شوێنێکی کوردستان هەبێ و ئەو ئامانجی بەتەنها ئامانجی دەوڵەتی تورک نییە بەڕاستی ئامانجی هەموو دەوڵەتانەیە کە کوردستانیان بەسەردا دابشکراوە حقیقەتەن دیارە ئەوەی تورکیا نوێ نییە بەس یعنی نوێیەکەی لەوەدا ئێستا حاڵەتەکە بە جۆرێک کەوتوتۆ خەریکە شەڕەکە ناوماڵی کوردی دەگرێتەوە لەوەدا جۆرێک لە نوێی بە پرۆسەکە بەخشیوە ئەگەر ناپرۆسەکە پرۆسەیەکی کۆنە و دەمێکە تورکیا ئەو شاڵاوی دەست پێ کردووە و دەمێکە بەردەوامە لە وێرانکاری خاکی هەرێمی کوردستان باشووری کوردستان و وێرانکردنی گوندەکان و سوتاندنی دۆزڵاغی خەڵک و ئاوارەبوونی خەڵکی نیشتەجێی گوندەکان بەڕاستی دەبینین مجموعە گوند یەکجار زۆر بە درێژایی سنوور لە سنووری ئێرانەوە حتا دەگاتە سنووری تورکیا و تێدەپەڕێ و دادەبەزێتەوە خوارتر و ئەوانە و لەولا دەگەڕێتەوە بۆ سنووری خانەقینەوە منتخەیە دەبینی لە هەموو ئەوانە شاڵاوی قڕکردن هەیە یعنی بە جۆرێک لە جۆرەکان لە شوێنە زۆرترە لە شوێنە کەمترە بەڵام دەوڵەتی تورک بە بیانووی هەبوونی هێزەکانی پەکەکە یعنی سنووری نەهێشتۆتەوە جاران ناوچەکە دیار بوو قەندیل بوو تیارەکان داهاتن لە قەندیل و هاوڵاتیان و خەڵکی باشووری کوردستان و گوندنشینەکان بە ناچاری گوندەکانی مناری قەندیلیان چۆڵ کرد بوو لە وردوگاکان و لە قەزا و ناحەکان دەژیان بەڵام ئێستا شاڵاوەکە یان با بڵێم هێرشەکانی دەوڵەتی تورکیا درێژ بۆتەوە بە درێژایی سنوور و جارجار دێتە قوڵایی مەسەلەن ئاخر هەوڵی تورکیا کە پێرێکە بوو لە هەڵشۆ لە نزیک ناگاتە هەڵشۆ لە پشتی قەڵاتزێ چەند کیلۆمەترێک لە شار دوورە کە هیچ ڕەبتی ئەو ناوچەیە هیچ پەیوەندی بە سنووری دەسەڵاتی گەریلاوە پەکەکەەوە شتانەوە نیە بەڵام هاتووە لەوێ تارە فڕۆکە هاتووە ئۆتۆمبیلێکی کردوتە ئامانج کە خەڵکی گەرمیان و قەڵاتزێ و ئەوانەشی تێدا بووە یعنی ڕاستە هەواداری پەکەکە بوو مەڵام چەکداروان نەبوو بەرحاڵ وەستمەوە بڵێم ئەو قەزیەی تورکیا قەزیەکی نوێ نییە بەستراوەتەوە بە تێگەشتن و تێڕوانینی دەوڵەتی تورک بۆ قەزیەی کوردی ئەو پێی وایە قەزیەی کوردی قەزیەیەکی نابێت دروست بێ و نابێت گەورە بێ و نابێت بەرەو پێش بچێ چونکە ئەو وای دەبینێ بەرەو پێشچوونی قەزیەی کورد لە هەر سوچێکی ئەو دنیاە کاریگەری لەسەر بەشێک لە خاکی تورکیادا دەکە لە ڕاستیدا ئەو تێڕوانینی کیشۆڤینانە و داگیرکەرانەیە ئەگەرنا خۆ با دروست بێ مەسەلەن یعنی با کاریگەری هەبێ ئەوە لەوێش گەلێک هەیە دەچەوسێتەوە و یعنی هەموو جۆرەکانی ڕهابی بەرامبەر بەکاردێ هەموو جۆرەکانی قەڵپاین بەرامبەر بەکاردێ یعنی شتگەلی زۆر هەن لەو نێوەندەدا کە وایان کردووە تورکیا وەکو دەوڵەتێکی دیژە کوردی ناسراوە لەسەر گۆی زەوی لە ڕاستیدا هاوڕێ حسێن یارمەتیم بدە یعنی دەمەوێت ئەمە تۆزێ بە خێرایی بزانم بۆچی لەم کاتەدا ئایا ئەو باگراوندە مێژووی کە باست کرد هەمان ئەو شتانە ئامادەن و مەوجودن بۆیە هەر ئێستا دەیکە واتە پرسیاری لە ئێستادا تورکیا ئەم ئیشە دەکات پرسیارێکی ناڕەوایە چونکە تورکیا هەمیشە ینی قەراری داوە دژ بێت و بڕیاری داوە ئەم کارە بکات و هێرشی سەربازی بکە و هەموو ڕێگایەکی جۆرا و جۆری حتا نێودەوڵەتیش بێ بیگرێتە بەر بۆ ئەوەی ئامانجەکەی بپێکێ لەگەڵ میت باڵێ لەگەڵتم هاوڕێم لە ئێستادا لەبەرەوەی زمینەکە لە بارترە لە پێشان هێزە کوردیەکان وەک ئێستا نەکەوت بوونە گیانی یەکتری یعنی ململانەکان هەر هەبوو ناکۆچەکان لە نێوان هێزە کوردیەکان و پەکەکە و پارتی و یەکێتی و ئەو بزوتنەوە سیاسیانی لە کوردستان هەن هەبوون بەس ململانەکان نەگەشتبوونەوە ئاستەی پێکدادان ڕووبدا ئێستا تورک دەیهوێ
شەڕەکە یعنی بۆ بیانوانی کە هێزە کوردیەکان دەیدەنە دەست بەداخۆ دەڵێم کە زۆر جاری کەش منەوە قسەم کردووە هیچ یەک لەو هێزە کوردیانەی لە کوردستانی باشوور هەن بە پەکەکە و پارتی و یەکێکی بارێکێک لەو هێزانە ڕێگری لە دانی بیانوو نادەن بە تورکیا بەڵکو زەمینە خۆش دەکەن بۆ پێشکەشکردنی بیانوو بەخشینی بیانوو بۆی کە تورکیا هەوڵەکانی چڕتر بکاتەوە تا ئێستا هەدەف یارە گەورەی تورکیا لەگەڵەوەی هەوڵدا پشتیوانی نێودەوڵەتی بۆ خۆی مسۆگەر بکات لەلایەک لایەکی دیکە دەزانێت تێدەگا ناوخۆی هەرێمی کوردستان لەو پڕی نالەباریدا ئێستا هێزەکان لێک دەمڕێنن یعنی هێزەکان پەیوەندیان گەیوەتە ئاستێک ئەوەیە تۆ لە پرسیارەکە ئاماژەت بەدا مەترسی دروستبوونی شەڕی خۆکوژی کە جارێکی دیکانە ڕوبەڕووی ببینەوە ئێستا دەبینین یعنی هەنگا من دەزانم هەموو ئانێ ڕوو دەدەن ڕەنگە خەڵک پیسێر بێ بەزەوە حقەتەکەیکە ئەوەی ڕوو دەدا پەیوەندی بە ڕێکخراوە ئەمریکای دەوڵەتانی دراوسێوە هەیە مەسەلەن هێزێک دەچێتە ناو سقوڵای دەسەڵاتی پەکەکە تەقەی لێ دەکا یان پەکەکە ئاربیجی لە تۆ بۆمبی بۆدانە تۆ دەتەقەیان هەموو ئەوە پەیوەندی بەوە هەیە کە هەوڵێکی ژێربەژێری بەڕێکخراو هەیە بۆ ئەوەی شەڕی براکان گەرمتر بکەن بیگەن ئاسپاسیە هاوڕێ حسێن زۆر سپاس دەرفەتم بێدای فاکتەرێک و هۆکارێکی زۆر گرنگە دوروژان کە پرسی ئەگەر ڕاستم وتبێ دانەدەستی بەهانەیە کە زیاتر بێتە بێشەوە لەم ئێستادا و مەسلەی ناکۆکی نێوان براکان و یەکنەگرتوویمان وە کۆمەڵێشت هەمان پرسیار ئاڕاستەی هاوڕێ محەممەد دەکەم هاوڕێ محەممەد جیاواز لەو هۆکارانە تکایە ئەگەر بە کورتیش بێ سوپاس دەکەم یعنی لە ئێستادا بە دیاریکراوی تورکیا کۆمەڵێک ڕێوشێنی تازای گرتوێتە بەر بەشێکیشیان جیهانی ینی بەشێکیشیان چوونەتە چوارچێوەی بێدەنگکردنی کۆمەڵێک هێزی گەورەی بیانی لە کەوانەیەکدا هێزی گەورە کە باز دەکەم بە بڕوای ئێوە جیاواز لەوە چه هۆکارێکی تر دەبینن بۆ ئەوەی کە ئێستا تورکیا لە ئێستادا ئەم هێرشە سەربازیانە دەست پێ دەکات و ڕێگای تازش تاقیەکاتەوە سپاس هاوڕێکیان ئەوەی ڕاستی بێ من دوو بە دوێکەم بە دوو بەشەوە بەشێکی هێزێکی دەرەکیە و بەشێکیشی ناوخۆیە ئەگەر تۆ سەیری هێزە کوردیەکان بکەیت کۆمپلێتی هێزە کوردیەکان شکستێکی تەواویان هێناوە لە ئیدارەدانی کۆمەلگا لە خلالی 30 ساڵە ئەمان بوون بە دوو بەرەوە دوو بەرەی جیاواز دوو تێڕوانینی جیاواز دوو پەیوەندی سیاسی جیاوازی پیانی تۆ دیقەت بە دێگەڵا سنوورەکە هەیە دێگەڵا یعنی ئەمە دوو ئیتیجای جیاوازە دوو تێڕوانینی جیاوازە ئێستش ئەوە نەماوە بڵێ شەڕی براکوژی و خۆکوژی وجودی نییە یەک شەڕ وجودی هەیە چۆنیەتی مانەوەی دەسەڵات یعنی نەکەتەنا لە کوردستانە لە تەواوی دنیا ئەو دەمامکە نەما کە وەختی خۆی وەڵا من حزبی ئێمە خەباتی ئێمە فڵانی ئێمە بۆ ئەوەیە کە بتوانین کۆمەلگا بزیێنین ڕەڕەکانە بینین دوێنێ تەنیاوە گەر پێ بکرا بە چەقۆ نێرەکەی خۆی سەرە بڕی لە ناو پەرلەمانی ئیسرائیلا بۆیە ئەو دەمامکە نەماوە ئەمەی واقعەکە ئەمەیە ئەم واقعە هەموو خەڵکە بێ بیبینێ یەکەم هێزە کوردیەکان دوو تایپی جیاوازی و ڕوئیای جیاوازی پەیوەندی جیاوازە یعنی ئەوە بۆی ثابت بێت لە ناو خەڵکان ئەوەی کە لە دەرەوە تەئسیری هەیە تورکیا ئەندامی حلفی ناتۆیە تەواوی ئاراستەکانی جوموجوڵی تورکیا بۆ حلفی ناتۆیە یعنی یەک ئیمزای تورکیا بەبێ ئەمری ناتۆ ناکرێت دخولکردنی بۆ ناو کوردستانیش بەبێ ئەمری ناتۆ نهاتووە ئێستا دابەشکردنەوەی گۆی زەویە سەر لەن سەردەمانێک لە دوای ساڵی 1990 بە هێزێکی گەورەی زەبەلاحی عسکەری و اقتصادی یعنی لە ڕووی سەربازی و ڕووی ئابووریەوە تورکیا بڵێم ئەمریکا و ناتۆ دنیایان سەپان بەسەریەکە هەموویان پرێس کردۆ بەسەریەکە بەڵام ئێستا ئەو هێزەی ئەمریکا ئەو قودرەتەی نەماوە ئەگەر تۆ دیقەت بەی سەرەکی فەڕەنسا ئەڵێ حلفی ناتۆ مردووە یعنی ئەگەر بیرمان لەو قسەی بکرا یعنی حلفی ناتۆ کۆتایی هاتووە
ئێستا سەلم ئەوێ دروستیکەنەوە وە تەواوی ئەم جموجوڵانە ئەجندای حەلفی ناتوەیە پارتی دموکراتی کوردستان ڕاستەوخۆ لەژێر ئەو تەوژمە سیاسیە فەکرەی حەلفی ناتوانێت یعنی وابەستەیە بە تورکیا و تورکیاش ئیشوکارەکانی ناتۆکە و ئەنەوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆرترین ئابووری جیهانی زۆرترین بازار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە ئەوان ئەیانەوێت ئەو خەتەی وەقتی خۆی کە پلانێکە بوو خەتێکی حەریر بۆ جموجوڵی اقتصادی سین و رووسیا بەیەکەوە کە بە خەتی عێراق و ئەوانە و بگاتە لوبنان و سووریا و دەریای ناوەڕاست ئەوان ئەیانەوێ مشکلە بۆ ڕێگەی دروستکە یعنی تۆ دیقەت بە عێراق اتفاقیەتی لە سەردەمی عادل عەبدولمادیە بە 200 میلیارد دۆلار بۆ بەندەری فاو لە ماوەی یەک مانگ و نیوە عادل عەبدولمادیان توش یەکێرە شێوێنی کرد کە خۆپیشاندانی سەرجادەوانە ڕاستە خۆپیشاندانی سەرجادە لە عێراقا داواکاری خەڵک بوو بەڵام خودی داواکاریەکە بۆ ئیتیجاه نەبرا کە ئەمریکا و غەرب ئەیانویست بۆ ئیتیجاهێکی تر برا کە عادل عەبدولمادی لابرێ و ئەو منفەسە اقتصادیەی عێراق و پەیوەندیەکانی لەگەڵ سینە داخرێتەوە ئێستا لەگەڵ ئێرانە کردوێت ئێستا هەوڵە درێ ڕێگەی سووریا بکرێتەوە تورکیا یەکێکە لەو عەرقەلانەی کە ناتۆ ئیشوکارەکانی خۆی پێەکە لە ناوچەکان ئەوە یەکێکە لەو خاڵانەی کە تورکیا ئێستا تەدەخولەکە و ئەوێ زۆرترین جوغرافیای ناوچەکە لەژێر دەستا بێت بۆی بتوانێت ئەو ڕێگەیە بخنچێنێ ئەو ڕێگەیە داخا لە کەسەری ئەمەیە مۆزوعەکە ئەوە نییە کە ئێستا پەکەکە لەوێ پەکەکە ڕێگیرە من چەند ڕۆژە پێش ئێستا لە مقابلێکی تەلەڤیزیۆنی تیکەدا باسی ئەوەم کرد کە نووسەرێکی ڕووسی ئەڵێ پەکەکە ڕێگرە لەبەرەوەی لە مەنتەقەی حەسارۆست و ناوچەی قەندیلە دەیانەوێت شەبەکەیەکی اتصالاتی تەجەسوسی جاسوسی دا بمەزرێنن کە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لەژێر دەستا بێت پەکەکە ڕێگری ئەوەیە نا پەکەکە وەکو بزوتەوەیەکی شۆڕژگێڕی و فڵان و ئەوە تورکیا تەماشای ناکە یان هێزەکانی دیکەی ناتۆ بۆ شێوازە تەماشای ناکەن هەمان ئەو گەلە کۆمەکەی کە وەقتی خۆی لە ئۆشانان گرا بۆ دەستگیرکردنی هەمان ئەو گەلە کۆمەکە ئێستا هەیە بۆ لە ناوبردنی پەکەکە من لە وتارەکە نووسیم چارەنووسی پەکەکە هەمان چارەنووسی مەلا مستەفای ساڵی 1975 بەس ئایا ئیتر چەندی پێکرێ ناتۆ ئەتوانێ ئەمە هەموو بکە ئەوە کێتە سەرەوەی کە بەریەکەوتەکان چۆنە و هێزە بەریەکەوتەکان چۆن یەکتری ئەگرن بەڵام ئەگەرەوەی بڵێ کە ئەمە شەڕی کوردە ئەمە شەڕی کورد نیە ئەمە شەڕی سپاس دەکەم هاوڕێ محەممەد یعنی ئێمە ئێستا لە ئێستادا لە ئەو رافان خەتەکەی باش نییە بەداخەوە چی بکەین وڵایی لێرە ئینتەرنێت خراپە هاوڕێ ینی ئەوە حاڵی خەڵک بەداخەوە ڕاستەکەی سڕای ئەو هەموو دۆخە خراپانە هەمانە ئەوەش وا بێ لای منە بەڵێ هاوڕێ حسێن گوێت لێم بێ من دەمەوێت تەوەرەکە بگوازمەوە بۆ پرسێک کە ئەم پرسیارم لەو ڕوانگەیە کە ڕەنگە زۆرینەمان کۆمەڵێک هەلومەرج و واقعی دەبینین بەڵام دەربارەی کاردانەوەکان دەمانوێت قسە بکەین بە تایبەتی لە ناو خۆدا عەجەبە ئەو کاردانەوانەی کە ئێمە بینیمان لە ماوەکانی ڕابردوو لە ئێستاشدا چۆنیا هەڵدەسەنگێنیەوە چیش بکرێ باشترە دواتر لەگەڵ هاوڕێ محەممەد کاردانەوەی نیۆدەوڵەتی تاو تێ دەکەم ئەگەر یارمەتی بدا ئەوی بۆی هاوڕێ حسێن فەرموو مایک بۆ جەنابتانە دەربارەی کاردانەوە نێوخۆییەکان و چی بکرێت لەم بارودۆخەیە باشە خەڵک تووڕەیە و خەڵک نیگەرانە مەواقیف و هەڵوێستی کۆمەڵێ خەڵکمان بینیوە بەڵام پێمان وانییە کە تا ئێستا کاردانەوەیەکی جددی ئەنجام درابێت چ لەسەر ئاستی سیاسی چ لەسەر ئاستی ئابووری چ لەسەر ئاستی کۆمەڵایەتی مەسەلەن ئەگەر بەبیری خۆمان بینینەوە لە ساڵان و وەختەکانی ڕابردوودا هەندێک
دەکران ئەگەر لاوازیش بوونایە دەربارەی بایکۆتی کاڵای تورکیا یان دەربارەی بایکۆتی فڵان شتی وڵاتێکە ئێمەی نیگەران کردبوو بەڵام ئەم جارە هەستەکەی ئەمەشمان نەبینی بە بڕای ئێوە هەم ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە و هەمیش باشترین کاردانەوە کە پێویستە ئێمە بینوێنی لە ناوخۆدا دەبێت چی بێت وڵا ئاورێ من گەسەرتا لەوە دەست پێ بکەم هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە ئەڵبەتە من دەمەوە بڵێم کە بەڕاستی هیچ کاردانەوەی کەوتو نابینین ئەوەی هەیە خۆی لە چوارچێوەی کاری مەجموعەک ڕۆشنبیر یا پێی بڵێن ڕۆژنامەنووس یا پێی دڵی چالاکوانی بەدەنی خۆی لەو دەدۆزێتەوە لەگەڵ بەیاننامەی چەند حیزبێکی و هێزێکی سیاسی کە لە ڕاستیدا ئەو دۆخە یعنی ڕوبەڕووبوونەوەی ئەو شاڵاوە دژمنکاریەی تورکیا و هەر دەوڵەتێکی دیکە بە دەرکردنی بەیاننامە و بە هاتنە سەرجادەی چالاکوانانی مەدەنی یعنی چۆن بڵێ ڕێگری لێ ناکرێت ئەوەی کە دەبێت خەڵکی کوردستان هەڵبەتە ئەوە دۆخێکی خراپ کە دروست بووە لە دەربڕین ناڕزایەتی پەیوەندی بە بارودۆخی ئیدارەدانی هەرێمی کوردستان هەیە لە هەرێمی کوردستان ئەوەندەی کار لە سەرکوشتنی ڕۆحی نەتەوەی تاک بە تاکی خەڵکی کوردستان کراوە ئەوەندە کار بۆ برەودانی نەکراوە ینی بۆ بەهێزکردنی نەکراوە ئەوەندەی گرنگی بە کللتوری بێگانە یا کللتوری تورک یا کللتوری وڵاتانی داگیرکرد درراوە ئەوەندە گرنگی بە کللتوری کوردی نەدراوە کە کورد شتی زۆر جوانیەیە لە بواری بەرنگاری لە بواری ڕوبەڕووبوونەوەی دوژمنان کە لە ڕابردوو لە مێژوودا وەک سەروەری تۆمار کراون و خەڵکی کوردستان لە دوای ڕاپەڕینیشۆ لە چەندین هەوڵی جۆرا و جۆردا ئەوەی سەلماندووە کە دەتوانێت خۆرسکانە و دەتوانێت ڕوبەڕووی ئەو باردۆخەش دژمنکاریانە ببێنەوە کە دەوڵەتانی دراوسێ دەیخەنە سەر هەرێمی کوردستان بەڵام ئێستا ئەوە نابیندرێت لە ڕاستیدا نابیندرێت هۆکارگەلی زۆر هەن یەک لە هۆکارەکان وەکو پێشتر کوتم ئەو ئیدارەدانە سەقەتەیەکە لە هەرێمی کوردستان هەیە لە بواری زیندوو ڕاگررتنی ڕوحی نەتەوەی خەڵکی کوردستان کە ئەوە یەک لە بنەماکان دەبێت بۆ دروستکردنی بەرەی بەرنگاری یعنی بەرەی ڕوبەڕووبوونەوە من مەبەستم بابەتی نەتەوە پەرستی و ناسیۆنالیستی نییە کە ئەو قسە دەکەم بەس قسەیەکە ئەوەی کە لە دەرحەق بە ئێمە دەکرێت بۆ کورد دەرحەقمان دەکرێت ڕاستە تورک لە هەموو چواردەوری خۆی دەستێوەردان دەکا لە یۆنان دەیکا لە لیبیا دەیکا لە سووریا دەیکا لە هەموو وڵاتانی دەوروبەر بە پێی توانای دەیهوێ پەلکێش یعنی چۆن دەڵێ سنووری جوگرافیای دەسەڵاتی فراوان بکە هەموو ئەوانە ڕاستە بەڵام ئەوەی کە دەرحەق بە کوردستان و بەگەلی کوردێکا شتێکی تایبەتیترە جیاوازترە لە زیادکردنی نەفوس یان جوگرافیای تورکیا پانتایی زەوی تورکیا سنووری تورکیا بەفراوان بکە یان خۆی وەکو هێزێکی گەورە لە سنوورەکە نمایش بکە کە ئەنەما دەتوانێت قیادەی ڕۆژهڵاتی ناوەڕاست و بەشێکی وڵاتانی ئاسیا ئەوانە بکە و بەشێکی ئەوروپاش ئەوە ڕاستە بەڵام ئەوەی کە لەگەڵ کوردێکا بابەتێکی دیکەیە کە یعنی چۆن دەڵێ دەستی بە هەڵمەتێک کردو بۆ قڕکردن بۆ لە ناوبردن بۆ سڕینەوەی گەلی کورد لە هەر چوار پارچەکەەوە بە تایبەتیش لە باشووری کوردستان کە ئێستا وا دەخوێندرێتەوە کە لە چەند ساڵی داهاتوودا ناوچەکە دەکەوێتە ژێر هەیمەنە و دەسەڵاتی تورکیا یان دەبێتە بەشێک لە خاک و دەوڵەتی تورکیا کە ئەوە وەکو چۆن ئەوەی بینیمان ئەو لە دوانانەی دەسەڵاتدارانی تورکیا لە بەرامبەر بڕینەوەی دارەکان و ئەوانە هەرێکان بە جۆرە قسە دەکەن کە ئەنەما ئەوان ضرور نییە پرس بە خەڵکی بە دەسەڵاتی ئیدارەی هەرێمی کوردستانی حتا بە حکوومەتی عێراقیش بکەن لەوەی کە دێن لەو ناوچانە ئۆپەراسیۆن دەکەن دار دەبڕنەوە بوون دەسووتێنن خەڵک دەکوژن یعنی هەر چیەک دەکەن ئەوان ئازادن لە بەرەوەی ناوچەی بە ناوچەی خۆیان دەزان قسەکە ئەوەیە لە بەرامبەر هەموو شتەدا ئەوەی کە دەیبینین جوڵێکی زۆر لاوازە بە معنای کەلیمە ئێمە دێنە سەرجادا خۆ پیشاندان دەکەین وتار دەدەین ناڕزایەتی دەبڕین 100 کەسمان و دوناکەوێت خەڵک لە ناو پارکێک کە خۆ پیشاندانی تێدا دەکەین دروشم دژی دەوڵەتی تورک دەدەین کابرا لێوە نۆڕستکێنە دەکەن نایە هاوبەشت بکە کابرا لەوێ چا دەخواتەوە لە چاخانەکە نایە چایەکە ڕاک بابیێنێ بە چایەکەەوە بێڕاوەستێ کابرا دانیشتوە لەوێ لە دوورەوە گوێت لێ دەگرێ ئامادە نییە بێت تێکەڵی ناڕزایەتێکە بێ ئەوە وایکی ئەوە چیە خۆ هەمووی کوردە هیچی تورک و عەرەب و بەشی هەر زۆرشیان خەڵکی نیشتمان پەروەرن ینی خەڵکی دەستەمۆ و کۆیلە و جاسوس و فڵانی دەوڵەتانی بێگانە نینە بەڵام خەڵکەکەن کە بێئەمەل بوون لە قەزەی کوردی بێئەمەل بوون لە دەسەڵاتی کوردی ینی ئەو ناشرنیانی دەسەڵاتی کوردی دەرحەق بە خەڵکی کوردستانی دەکا وای کردووە خەڵک لە بەرامبەر داگیرکەرانیش
نێتە دەنگ دەبینین لە ڕابردوودا لەسەر مەسلەی عراقکە و کەڵگای گەورەی لە هەرێمی کوردستان و لە خەڵکو لە موچ خۆران و لە بژی و ژیانی خەڵکی دەکا پارە بۆ مووسڵ دەنێرێ لە ژێر دەسەڵاتی داعش بەڵام موچی هەرێمی کوردستان دەبڕێ لەوەی خلافی لەگەڵ دەسەڵاتی کوردی هەیە خەڵکی کوردستان دەکات بەڵام خەڵک ئەم ها دروژمەکانی بەرز دەکردەوە دەیگو بڕوخی حکوومەت تێریان بژی حکوومەتەکەی عبادی حکوومەتەکەی عراقی قسەکە بۆ گەشتینەوە دوای چی دوایەوەیان فالیان کردین دوای کیمیا بارانیان کردین دوای قەتڵعامیان کردین بە هەزاران گوندیان سووتاندین دوای هەر هەمومانیان لە وەردووەکان سزم کرد و خەڵک خاوەنی کچ و ژن و خۆی هیچ شتێک نەبوو بەڵام دیسان دێن دوای راپەڕین سەرڕای هەموو ئەو شتێکی هەیە بتوانین بە ئازادی لانی کەمەک بە ئازادی قسە بکەین ئەگەر زەردی نەبێ بۆ پەزەکان لانی کەم بتوانین جوڵەیەکی ئازادانە لە ڕێکخراوی مەدەنی لە حیزبی سیاسی لە کاری ڕۆژنامە نووسیوانە بکەین بەڵام دیسان بینەوە ئاوات بۆ ڕژێمێک هەڵبخواز ئەوە کێ وای کرد خۆ کورد خۆی لە ئاساسدا هەڵگەڕانەوە لە خوێنیدا نییە ئەوەی کە تورک و فلان و فیسار پێمان دەڵێن کورد خیانەت لە خوێنیدا هەیە لە مێژووە دێن نەگەر خیانی سەرکردەکان نەبا کورد نەدەگی وای لێ بەسەر نەداتوالێ ئەوە ڕاست نییە بەس قسەکە ئەوەیە هۆکارگەلی گەورە بڕوای من ئەوەی کە کاریگەری دروست کردولەوەی یعنی کاردانەوەی ئەو تۆ نبینین کە لەمپەری گەورە بێ لەبەر لە دوجار ئەوەی خەڵک ئەوەی کە بڕیاردەدا خەڵکە ئەگەر خەڵک ئا ببێ دەنگی ڕوبەڕووی ئەو شاڵاوە دژمنکاریانە ببێتەوە ئەوە تورک باسانی دەتوانێت بێ وە دیسانیش لێ شارمەوە بابەتێکی دیکە هەیە پەیوەندی بە جەماوەری یەکێتی پارتی وەیە جەماوەری یەکێتی پارتی ئامادەییان نییە لەسەر ئەو قەزیانە مشارەکە بکەن یعنی ئەوەی کە دیکە خەڵکەکە بێلایەنە یان جۆرەکان قەنەعاتێکی نەتەوانەی ماوە بڕواکی هەیە و پێی وایە دەبێتە سەرجادە خەڵک بەعام نییە ئەو شتە حیزبەکانیش ڕۆڵی خراپ سپاس دەکەم هاوڕێ حوسێن هاوڕێ محەممەد ئەگەر بەدڵنیایی ئەو ڕوانگەی هاوڕێ حوسێن دەیڵێت ڕاستە مەسلەی کوشتنی ڕۆحی نەتەوایەتی شۆڕ بینەوە مەسلەی کوشتنی ڕۆحی بەرەنگاربوونەوە لە ئینساندا مەسلەی یعنی حکوومەتێکت نییە تۆوی قبول نەکردن بچێنێ تۆوی قبول نەکردنی زوڵم و زۆر لانی کەم بچێنێ یان ئەگەر باڕاستەیەکی نەتەوە پەرستیژدا لە کەوانەیەکدا کە دروشم و ینی پارەی پێکۆکەنەوە دەنگی پێکەنەوە ئەمەشیان نەکردووە بە بڕوای ئێوە تاکێک لە هەرێمی کوردستاندا کە لە بە ناچاری هەڵدێ دەڕاتە ئەوروپا دێتە هەندران ئایا ئەو بۆ دەنگی نییە لە ئەوروپا چۆن دەبێت کاردانەوە لە ئەمریکا لە ئەوروپا لە وڵاتانی دیکە چۆن دەبێت کاردانەوە بەرامبەر ئەم پرسە تقریبیان دەکرێ بڵین وابزەم هەمومان هاوڕێن هەرێمایەتە بەوروژێنرێ و کاری لەسەر بکرێ و لانی کەم ئەنجامێکیشی هەبێت بە بڕوای ئێوە دەبێت چی بکرێت سوپاس هاوڕێجان بەڕاستی هاوڕێمان زۆر شتی بوروژان لەسەر مەسەلەی کوردستان سێرکە عەزیزەکەم ئەوەی لە کوردستانە ئەگوزەرێ خەتای خەڵک نییە ئەوەی کە ئەگوزەرێ بۆیە ئاڵۆگۆڕی سیاسی ڕوونادا هەمان سیاسەتی تێڕوانینی کلاسیکی کۆنە تۆ دەبێ بە شوێن ئەوەدا بگەڕی ئەگەر تیۆری شۆڕژگێڕی لە کۆمەلگا دروست نەکەیتەوە تۆ ناتوانانی انقلابێک دروستکەیت و دەسەڵاتێک وەلانی ئەوەی کە هەیە لە کوردستانە سیاسەتی کلاسیکی مەدرسەیە قوتابخانەیە خەڵک فێرکردنە خەڵک پێویستی بە فێرکردن نییە خەڵک پێویستی بەوەیە ژیان و گوزەرانی خۆی دابینکە وەکو ئینسان حرمەتی لێ بگیرێ دەستی ڕابگا بەو سەرۆت و تامانەی کە لە وڵاتە هەیە لانیکەم لە سەرچێوەی سنوورێکە کە ئەژی شتێکە بێ ئەم خۆی پێوەڕە بکە کە قانونیان لە خوارەوە بۆ سەرەوە ئەمە نییە لە عێراق لە کوردستان نەک لە کوردستانە سەحەفێکی بەرەی ئەمریکی ئەڵێ لەگەڵ ئەسەدا قسە بکرێ ئەمریکا بێ قسە بکات لەبەرەوەی ئەمریکا سێ وڵاتی فەسەل پێناوە ئیبادەی کردوون یعنی هەڵۆشاوەتەوە وڵاتەکان هەڵۆشاوەتەوە لوبنان عێراق یەمەن ئەم سێ وڵاتە هیچ شتێکی تیان نییە هیچ نە قانونی تایە نە ئینسانی تیازی بۆ شەڕ
برسێتی نەهامەتی هیچ شتێک ناگرێتەوە عێراقێکە کە لەوانە کاکە وڵاتێکی فاشلە کوردستان ڕەبتە بە عێراقەوە لەبەرەوە حکوومەتی فاشیل بە مەدرسە ناگۆڕێ بە تیۆری شۆڕژگێڕی ئەگۆڕێ تیۆری شۆڕژگێڕی لە نەتەوە و مارکسیزم و دین پەرستی ئەوانە نەماوە تیۆری شۆڕژگێڕی مەعیشەتە تۆ دەبێت کابرا پێی بڵێ بۆ ئەوەی ئارامش هەبێ لە وڵاتە زائیدەن بۆ ئەوەی بتوانانی مەعیشەت هەبێ لە وڵاتە پێویستە بەم تیۆرەیە ئەم تیۆریستیە کە بتوانانی ئاڵەگۆڕێک دروستکەیت ئەگەر بەڵام تۆکو مەدرسەیەک خەڵک بێنی فێری عەقڵ و مەنطق و ئیدراک و ئینسانیەت و کەرامەت و شەرەف و قەومیەتی کوردی و ئەمانە وجودی نەماوە نەگەر تەنها لە کوردستان لە هیچ شوێنی دنیا وجودی نەماوە شەڕەکانی ئێران و شیعە لەسەر دەسەڵات و پارە و تەروت و کۆکردنەوە و فەسادێتە لە عێراقیشە هەمان شکل ئەو حەرەکەیە کە بینی و حکومەتێک کە بینی حکومەتێکی فاشلی فاسیدە لەبەرەوە کورد ئێمە کورد مەلائکەت نییە ئێمە هەر لەبەرەوەی کە ئێمە کوردی قساکەین ئیتر ئەبێ کورد زۆر مقەدەس بێت لە کورد مقەدەس دێکات سیستەمەکەشی مقەدەس نییە وە سلکردەکانیشی مقەدەس ئەوەی کە خەڵکیش دوای خۆپیشاندان و ئەوانە و پێم کۆمە یەکەم کلاسیکە دووەم هیوایەک نەدراوە بە خەڵک ئێمە بینیمان خەڵکێکی زۆر دوای حرەکەیەکی بدافی شۆڕژگێڕی گەورە کە گۆڕان بوو استنتاجەکەی بینی چی بەسەر هاو ئێستا ئامادە نییە جارێکی ترنیشتی خۆی با بەدەست هەموو حرەکەیەکە دوای کرد اینجا کۆمەڵە خەڵک دەوڵەمەندکە هەمان فەسادێتی کۆپیکردنەوە ڕوودا یە مەسەلەوەی لە مەسەلەی ئەوروپای لیبرال و نۆی لیبرال جێگەیەک بۆ کەسێک نایەڵێتەوە کە بتوانێت دوو ساتێرە دێڕی جەریدێ بکەن ئەوەندە و مەشاکیل و ئیش و کەموەقتی و وەختێکی زۆری لەسەرە مەگەر ئینسان بە چڵوک و نینۆک توێ خۆی ڕۆشن بێت ئەوە خەتای خەڵک نییە لێرە خەڵکەرەوەندەی پێکرێ ئیمکاناتی مادی لێرە بۆ کەسوکارەکەی و لێرە ئەو هێزەی کەیەتی ئەو تاقەیەتی بیفرۆشێت و بتوانێت خوشک و کەسوکارەکەی پێبژێنێ لە کوردستان یا لە لە وڵاتەکانی دیکە لەبەرەوە ئەوەی ئێستا بێدەنگە خاڵ دوو شێوازێکی ئەوەیە کە لیبرالیزم و نۆی لیبرالیزم لێرە پەستانێتی وەختەکانی هەمووی بردووە زایدن لەو بێئەمەلیەی بێهیوایەی ئەو بێهیوایەی کە تا ئێستا حرەکەیەکی سیاسی بەرجەستەکراوی شۆڕژگێر وجودی نییە لەسەری چەپەوە بۆ ئەو سەری ڕاستی هیچ حرەکەیەکی سیاسی من بۆ شخصی خۆم وەکو تیۆرێکی شۆڕژگێڕی کە بتوانێت دەسەڵات و ئینقلابێت دروستکە لە کۆمەلگا وجودی نییە لە وڵاتە پارتی یەکێتی توانیوانە لەسەر ئەمە بژین یەک شتی کە هەیە ئەوە ڕاگەێنم ئێمە با مێژوو باز نەکەینەوە ئەوەی کە ئەنفال کراوین و هەڵەبجەمان وە و ئێمە وە فڵان و ئەو ڕۆی ئێستا تۆ لە ئێستا ئەژیت ئەوەی مێژوو پێو ناگا جارێکی تر یانشو ناکەوێت تۆ جارێکی ئەوەی کە فریاتەکەوێت بەرنامەی تۆ چییە بۆ سبەی بەرنامەی تۆ چییە بۆ بۆ سبەی ئێمە من ئەبینم حرەکە سیاسەکان لە شێوازێکی زۆر ئایلەی خێزانیە ئاژین ئەمە خێزانیە ئەمە شۆڕژ نییە ئەمە پەیوەندی کۆمەڵایەتی کۆمەڵە سەرکردە و کۆمەڵە خەڵکی بەناو سیاسی بۆ بنەوە و ڕسم و کامێرە و تەلەڤیزیۆن و تاو شۆڕژگێر ئەو کەسەیە سەرۆکی حرەکەیە ئەو کەسەیە کە بتوانێت تاک بە تاکی ئازارەکان و مینەتەکانی خەڵک بەرجەستەکە لە خەتێکە دانیە بۆ ئامانجێت بەس تۆ ئەگەر چی وەڵا لەگەڵ حیزبەکە هاوکاریە و سڵات حیزب وەڵا یەکتریمان بینی تۆ بنەوەمان کرد پێم بڵێ 1500 تۆ بنەوە کراوە لە خلالی ئەم ماوەیە بۆچی قسە لەسەر انتخابات و پەرلەمان حەلی چی کردووە تا ئێستا حەلی ئەوە چی کە لە دوای پارتی تێتەوە کابرا بۆ مەعیشەت بە دوای سیستەمی پارەکە بەدەستی ئەو دوانەوەیە کابرا ئاسایشی پارتی نییە کابرا ئاسایشی یەکێتی نییە کابرا مەعیشەتی لەوێ ئیشەکەی تۆ لێرە ئاسایشی ئیشەکەی تۆ لێرە پۆلیسی لەو بە ئەگەر حرەکەی کوردی قودرە و ئیمکاناتی هەبوایە لە کەرکووکە بە سێ دەڕا بۆ ڕای نەکرد ئەی وەڵای هێزەکان بەرامبەر نیە
هێزی چی بەرامبەر بێت تۆ بەرامبەر ئەی ئەسڵ هەز عەسکەری پێشمەرگەی بۆ چییە؟ هاوڕێ محەممەد بەرامبەر یارمەتیمان بدە پێم وابێ هاوڕێ حسێن پێویستە قسە بکە یان سەرنجێکی هەبێت وڵات یەک دوو سەرنجی بچوو هەڵەتە ئەوەڵان ئەگەر ئەوە بۆ خەڵکی بۆ کوردەکانی دەرەوە ڕاست بێ لەبەرەوەی لەوێ لەبەر مەعیشەت و ژیان ناتوان فریای شۆڕش و بەرخودان و ڕوبەڕوو ببنەوە بۆ خەڵکی کوردستان لەوێ 100 جار لەوێ ڕاستە چکە تا لەحزەیەکە تۆ قسە دەکەی و خۆشت قسەت کرد دەبێت کوردەکانی ئەوروپا پارە پەیداکەن بۆ خەڵکی بنێنەوە تاپی بژی کەواتە لێرە مەعیشەت سفرە هەمومانەوە ڕاستی دەزانین خەڵکێک هەیە زۆر دەوڵەمەندە با سێری تیڤە ڕاقەکانی نظامی سەرمایه‌داری و ئەوانەی مەشبوهن بە دەوڵەتان و مخابرات نەکەین کە دەبینین دایان مۆدێل و خەڵکی دەوڵەمەند و هونەرمەند و گۆرانی بێژی جوان جوان دێنە سەر شاشە پێمان وابێ خەڵک کوردستان هەمووی ئاوایە بۆ وەزعی زۆر باشە بەڵام پاڵی داوەتە بۆ شۆڕژ ناکە ڕاستەکەی داوانیە خەڵک نانی زۆر بە زەحمەت دەست دەکرد خەڵک موچەی ئەو موچەیە کە حەقی خۆشەتی هی کارەکەیەتی نایدرێتێ و خەڵک کاری نییە من هەمومان لەو حاڵەتەدا دەژین خەڵکمان هەیە لە دەوروبەرمان وەزعی هێندە خراپە ناچارە دۆستەکانی خزمەکانی کۆمەک و فڵان و فیساری بۆ بکەن کە پارەی ڕەچەتەی دکتۆرێکی پێن یعنی وەزعی خەڵک لە ڕووی مەعیشەتەوە ئەگەر بۆ کوردانی ئەوروپا دەوڵەت وای کرد بێ مەجالیان نەبێت دوو دێر ڕۆژنامەیەک بخوێنەوە بۆ ئێرە خراپترە دەبێ و حقەتە بچاوین ئەوەی دووهەم ئەوەی کە دەمەوێت پێ بڵێم ئەوەی کە لە کەرکووک ڕوویدا پەیوەندی بە نەبوونی ئیرادە و مەسەلەی ڕۆحی شۆڕژگەری و بابەت پەیوەندی بە خیانەتەوە دیارە ڕوون دیارە قیادەی کوردی هەموو ئەوانەی کە بە یەکێتی و پارتیەوە حقیقەتەکە ڕێکەوتنیان کردووە لەگەڵ حەشد و بەزەختی ئەمریکا و بە هەموو ئەڵانە ئەوەی کە بە منتوی دەفرۆشتنەوە تەنها دروشمە ئەوان بۆ خۆیان چۆڵیان کردووە بۆتەقە نەکراوە خۆشەڕ نەکراوە بۆ خۆیان کردکوچیان ڕاست کرد تۆ بەرنامە پلانە ئەوەی ئێستا پارتی دێڵە لەسەر یەکێتی و یەکێتی دێڵە لەسەر پارتی احترامن کە ناکرێت لێرە بیڵم ناوی لێ بنەم قسەی فڵان بەڵام دەتوانم بڵێم قسەی فڵانە یعنی ئیتر لێم تێ بگەن قسەیەکی بێمعنایە و کە هیچ خەڵکی عاقڵ دەبێت وەک خۆی وەریگرێ بەڵام بۆ خەڵکی عەوام ئەوە هەیە شتێکی کرد کە بێ بڵێم ئەگەر پێتان وابێ پارتی و یەکێتی خەڵکی نییە تەنها مەعاشکێ ڕایگرتۆن ڕاست نییە چونکە من دەمەوێت ئەوە بڵێم من لێرە لە کوردستان هەمومان لە کوردستان دەژین تاو لە حزی کە قسە لەگەڵ تۆ دەکەم ئێستا لەسەر جادە بڕۆ لەگەڵ پارتیە قسە بکە ئامادەیە لە دمتدا قسە بە بارزانی بڵێ لەگەڵ یەکێتیە قسە بکە قسە بە مام جەلال و کاگلاهور و فڵان و فیسار بڵێ ئامادەیە لە دمتدا خۆیت لەگەڵ تۆ ئەو ڕۆژەی پارتی و یەکێتی لەسەر تەلەڤیزیۆنەکان قسەکانیان توندن خەڵک ئەگەر تێکەڵن خزم و پارتی و یەکێتیەکان لە پەناکەن لێک دەکشێنەوە لە ڕاستیدا تا ئێستا پارتی و یەکێتی خاوەنی نەفوسم خاوەنی خەڵکم جا خەڵکەکە ناحاڵیە نەگەیوەتە قەنات ئێمە نین بزودنەوەی دیکە نییە بیان هێنێ هەموو ئەوانە هۆکارن واریدن بەڵام یەکێتی پارتی خەڵکیان لەگەڵە ئامادەیان خەڵکی یەکێتی پارتی ئامادەیە شەڕی پەکەکە بکە ئامادەیە شەڕی یەکێتی خۆ بخۆ بکە و ئامادەیە ئەگەر پیان بڵێن شەڕی داعش و بەعس و شەڕی حیزب و بزودنەوەکانی کەش بکەن خەڵکیان لەگەڵ ئەگەر خەڵکیان لەگەڵ نەبێت تەنها ئەوەندە دەڵێم ماوەێ تەنها ئەوەندە دەڵێم ئەگەر خەڵکیان لەگەڵ نەبێەوەی حکوومەتی پارتی لە بەرامبەر چالاکوانانی بادینان کرد دەبوو هەموو خەڵکی هەولێر و بادینان لەسەر جادەی بە من ئەگەر ڕێگەم بە ئاوە دوو دقیقە وەڵا حەز ناکەم بێتە وەڵام وەڵامکاری تکایە دڵنیام واکەن بەڵام حەزەکەم ئەوەی وە تەناوەکو ڕوونکردنەوەی من تاکیدراکەم پارتی و یەکێتی بە عینوانی وەکو مەبدە و پەیڕە و پرۆگرام یەک زەلامیانی ئەوەی کە هەیە بە مەعاشە ئەگەر لە بەرچاوی تۆ دیفاعەکات و تۆ هەستی پێەکەی عەوامە لەسەر جادەیە جوان بڕۆرە بنەواچەیەکی مەوزوعەکان پارە وەرەگرێت من ئەوەی کە باسی کەرکووکەکەم خیانەت با باس نەکەیت مەساڵەح کردنەوە هاوڕێتی بەردەوام نییە مەسلحەتی بەردەوامێ یەکێتی نیشتیمانی کوردستان جان بەڵێ بە تایبەتی بۆ حزابی بۆرژوازی ئەوە ڕاست بەڵێ حزابی بۆرژوازی ئەمە قانونێتی چەند مەسلحەتم لێرە ئەخوا ئەوەندە ڕەفیقتم ئەوەی کە لە کەرکووکە ڕووەدا و ئەوەی کە لە ناوچەکە ڕووەدا دوو ڕوئیای باسم کە دوو ڕوئیای جیاواز و دوو پەیوەندی جیاوازن لەوانە بەڵام ئەوەی کە تۆ بڵێ لە کۆمەلگای کوردیە خەڵک دیفاعکە لە بەرزانی دیفاعکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و مام جەلال تۆ
خەباتێک و ڕوئیەکی ڕاستەقینەی پیشان بە بزانە ئەو چۆن لەوێ بەڵام ئەو ناوێرێت ئەمە بڵێ مەعیشەتیە بڕێ عەزیزەکەم ئێمە نووسەرمانەیە دوان نووسەر پێشەنگی کۆمەڵگان فاعیلمانەیە پێشەنگی کۆمەڵگان و وڵاتانە تۆ دیقەت بە بزانە ماکسیم گۆرکی چی لە 16 ئۆکتۆبەرە ئێمە نووسەرمانەیە بە معاشی ئەو حیزبەکە و پێشمەرگەی لە وڵاتە ئەژی لە ئەوروپا بە معاشی یەکێتی ئەوانە ئەژی بە ناوی پێشمەرگەی کۆنەوە هاوڕێ محەممەد سپاس ژیانشی سپاس دەکەم هاوڕێ محەممەدیان دەمەوێت بەبیری بینەران لە لای ڕاست و چەپی منەوە دوو میوانی زۆر بەڕێز میوان من هاوڕێ حسێن ئاڵایی وەک ڕۆژنامەوان لە دەڤەری ڕاپەڕینەوە لە ڕانیە بە دیاریکراوی ئەگەر هەڵە نەبم و هاوڕێ محەممەد ئەحمەد لە ئەڵمانیاوە هەڵسوڕێنەری سیاسی و چالاکوانی کۆمۆنیست هەڵبەتا هاوڕێ حسێن من دەمەوێت هەر دەربارەی کاردانەوەکان بمێنمەوە وەختەکەشمان زۆری نەماوە بەڵام دەربارەی عێراق قسەیەک بکەین عەجەبە مەسەلەن کە لە هەرێمی کوردستاندا ئەم بارودۆخانە بەم شێوازە بێ بۆچی لە عێراق بێدەنگی هەیە بۆچی پەرلەمانی عێراق بێدەنگە بۆچی کۆمەڵێک گروپی حەشدی شەعبی و حەشدی فڵان و کۆمەڵێک تەیاراتی سیاسی و کۆمەڵایەتی جیاواز تێدایە بۆچی بێدەنگن هاوتەریب لەگەڵ ئەمە ئێمە سەردانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستانمان بینی بۆ هەندێک لە وڵاتانی خەلیج و یۆنان و ئەوروپا بەتایبەتی لە وڵاتانی دەوروبەر ئەم بێدەنگیە چییە کە ئەمان هەیەیان هەر لەسەر هەمان ئەو نەزەریەیە کە ئەوانیش بەرژەوەندیان هەیە بەرژەوەندی عێراق لە چیدایە بە بڕای ئێوە کە دەبێت بێدەنگ بێ وڵا هاوڕێ هەڵبەتە ڕوونە قەزیەکە ئەوەڵان ئەوەی حکوومەتی عراقی بەشێکی پەیوەندی بە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان حکوومەتی عراقی وهەیە بێدەنگی دەوڵەتی عراقی و پەرلەمانی عراقی و دامدەگەکانی عراقی هەموو ئەو گروپە چەکدار و ئەوانەیەکان لە ڕاستیدا ئەوە بەشێکێتی کە پەیوەندی بە پەیوەندی نێوان پەیوەندەکانی هەرێمی کوردستان حکوومەتی عراقەوە هەیە کە ئەوە وەکارێکی خراپە کە تا ئێستا هەندێک لایانی عراقی تێڕوانینیان وایە بۆ قەزەی کوردی کە کوردەکان خۆیان پەلکێشی دەوڵەتی تورکیان کردووە و هێناویانە و خۆیان زەمینە ڕەخساندەوە بە دروستبوونی دۆخێکی لەو جۆرە و هەندێکشان وابیر دەکەنەوە کە قەزیەکە مادام لە کوردستانە هیچ ڕەبتی بە حکوومەت و بەناوچەکانی عراقەوە نییە و بەشێکیشی پەیوەندی بە بەرژەوەندیەکانی نێوان دەوڵەتی عراق و دەوڵەتی تورکیاوە هەیە و هەندێکیشی بەستراوەتەوە بە پەیوەند بە ڕێککەوتنە کۆنەکانی سەردەمی ڕژێمی پێشوو کە هەمووانە هۆکارن بۆ ئەوەی کە دەوڵەتی عراقی لە بەرامبەر تورکیا جۆرێک لە جۆرەکان دەمکورتی هەبێ و هۆکارێک دیکەی گەورە کە پێم وایە ڕۆڵی هەیە لە عراقی بێدەنگە ئەو پەرتەوازی و بەرڵایی دەوڵەتی عراقە یعنی عراق دەوڵەتی تێدا قەیرانی دەوڵەتە لە عراق لە عراق شتێک نییە بە ناوی دەوڵەتەوە بەڕاستی ئەوەی کە لە عراقەیە کۆمەڵێک هێز و گروپ و ملیشیا و تایفە و مەزهبوانن حکمی عراق دەکەن سەرۆکی عراق دەبن ئیتر ئەوانە کۆکنین جارێ تا ئێرە کە قسە دەکەین هێز و لایەنە عراقیەکان کۆکنین لەسەر بەڕێوەبردننی عراق کۆکنین لەسەر پاراستنی سنوورەکانیان سنوورەکانی حکوومەتی عراقی و هەر تورکیا پێشێلی نەکردووە ئێران دنیاک هاتوتە ئەو دیوە لە بە سنوورەکانی ئێرە لە پشدەر بڕۆەوە هەموو ئێران لەو دیوێ بەڕاستی هەموو شەبەکەی مۆبایل و ئینتەرنێت و فلان فیساری ئێرانی لە پشدەری ئیشی پێدەکرێت هێزەکانی لە ماوەی ڕابردوو پار و پێراوانە هێزەکانی پاسداران بەش لە خەجە و بە مێگزەمینی ئەوانە دەهاتە ناو قەڵاتزێ دەگەڕانەوە یعنی جیالەوەی کە ئەو بنکەی مخابراتی فلان فیساریان هەیە مەبەستمەوەیە عراق تەنها لە بەرامبەر ئێرە تورکیان نییە کە بێدەنگ جێڵژاردووە قسە دەکەن وەکو ڕاگەاندرا و فلان ئەوان وڵاتانی دیکانەش دەبینین دۆخێکی خراپ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە بڕاستی هەموو ئەو دەوڵەتانەی کە لە دەوروبەری یەمەن هەر یەکیان سەرگەرم کراون بە کۆمەڵە قەزیەی ناوخۆیی ئەوە دەبینین هەمویان دۆخیان ڕاستە بە جۆرە دەوڵەتانە ئەنزیمانەی ماویشنەوە دوای ئەوەی ناویان لە نابەهاری عەربی سەرکەوتونە بوو دوای ئەوەش ئەو دەوڵەتە ئەنزیمانەی ماونەوە ئەوانیش لە کێشە ململانەی گەورە و قۆڵدان خۆیان
گرفتیان هەیە و بابەتە قەیرانە ئابوووریە گشتگیریەکە ژوای کردووە یعنی هەمویان دەگەڕێن بۆ دۆزینەوەی دەرەچەی تازە بۆ هێنانی سرمایه گوزاری بۆیان و پیداکردنی بژێوژانی خەڵک و دەوڵەت و سیستەم و هێز و دام و دزگاکانیان ئێستا قەزیەی بابەتی مرۆڤایەتی یان قەزیەی بیرکردنەوە لە چارەنووسی خەڵکێک لەو سەردەمەی ئێستا بە تایبەتی سەردەمی کۆڕۆنا و بە تایبەتی سەردەمی و قەیرانە گشتگیری ئابوورێکە هاتووە بوو شتێکی کاڵبووەیە یعنی دەوڵەتان ئەوەندەی ئیش لەسەر زۆرترین قازاند دەستکەوتی زیاتر ینی دروستکردنی پەیوەندی زیاتر لەگەڵ دەوڵەتەکان ئەوەندە بیر لە پاراستنی مافەکانی مرۆڤ و نەتەوە ژێردەستەکان ناکەنەوە ببینە ئاورە ئەفان ئاورە محەممەد هەر بۆیە من ناخۆ دەبینی چەندین دەوڵەتی عەرەبی چوون پەیوەندیان لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل دروست کردەوە عیلاقان پەیدا کردەوە کە فەڵەستین ئەوە لەژێر پۆستاڵەکانی ئیسرائیل چی لێ بەسەردی خاکی فەڵەستین و خەڵکی فەڵەستین و ئانا بەڵام قەزیەکە یعنی خۆ ئەوان خۆ عەرەبن یعنی ئەگەر واژ نەبێ خۆ دەوڵەتانی عەرەبی دەبووە ئەگەر لە سەر کوردیش قسە ناکەن خۆ لەسەر برا عەرەبەکانی خۆیان قسە بکەن بەس بابەتەکە گۆڕاوە بەتایبەت یعنی ئەو دۆخی دوای کۆڕۆنا دۆخێکی هێناوەتە پێشێ حتا نە هەر دەوڵەت و ئەنزیمەکان کە سایەتی سیاسیەکان دەوریان نییە ڕۆڵیان نییە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ڕۆڵیان نییە ڕێکخراوەکانی دیکەی بواری کاری مرۆڤ و ژینگە و هەموو ئەوانە بواری کاری ڕۆژنامە نووسی و پێشکردنی ئازادیەکان و هەمووانە وەک بە جۆرێک لە جۆرەکان ڕۆڵیان پەکی کەوتووە ئێستا نابیندرێت بە بڕوای من ئێستا هەموو ئەو دۆخەی وای کردووە تورکیاش وەک دەوڵەتێکی عاقڵ کە ئەگەر بۆ بەرژۆندەکانی خۆی ئەو قسەی پێ بڵێن ئێستا بە دەرفەتی زانیوە کە دەبینی ئەو دۆخە هەیە بێ دەنگێکی سەرتاپاگیر هەیە نە لە دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەوڵەتانی دەرەوەش یعنی وڵاتە جلێزەکانی دنیا کە جاران ئەگەر مەترسیەکی بچووک لەسەر هەرێمی کوردستان دروست بوو بە سەرۆکوەزیرانی فەڕەنسا دەهات سەرۆکوەزیرانی هەر یەکێک لە وڵاتانە وەزیری خارجەی ئەمریکا دەهات هی بەریتانیایدا هەر یەکێک لەوانە دەهاتن و ئەگەر نەشادبان بە جۆرێک لە جۆرەکان تەلەفۆن پەیوەندی نامەی پشتگیری ڕاگەاندرا و لەسەر ئاستی کۆمەلگای و دەوڵەتی دەبیندرا لە بەرامبەر ئەو پێشێلکاریانەی تورکیا حتا ئەوەی حکوومەتی عراقی کە دەیکرد بەرامبەر هەرێمی کوردستان کە ئێمە دەوڵەتێکین عراق و هەرێمی کوردستان پێکەوە تا ئێستا بێکەوەین لە چوارچێوەیەکی فیدراڵیدا ئیدارەی خۆمان بدەین لە بەرامبەر ئەوانش هەڵوێستی پشتگیریان دەنەوان بەرامبەر بەگەری کورد بەس ئێستا دەبینین هەر دەوڵەتە و سەرگەرمی زیاتری بەرەو پێشبردننی بەرژەوەندەکانی خۆیەتی ساحەکەیان چۆڵ کردووە دەرفەتێکی لەبار هەیە بۆ دەوڵەتانی داگیرکرد و بە تایبەتی تورکیا بۆی چاڵاوەکانی تونترکاتەوە بەڵام هەموو ئەوانە بە پەرتەوازەی کورد باشتر دەستنە پێش بەڵام بە یەکگرتووی هێزە کوردیەکان و بە یەکگرتووی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و بە هاتنە مەیدانی خەڵکی ئازادی خواست ئەوانەی کە دایانەوێت داهاتوویەکی نوێ بۆ خەڵکی کوردستانە بێ جیا لە داهاتووی ژێر سێبەریەکی پارتی ئەوانەی کە پیان وە دەبێ ئەم حکومە بگۆڕێ بە حکومێکی دیکە کە داکۆچی لە خەڵک بکە پێشەوەی داکۆکی لە هێزەکانیان و لە سەرمایەکانیان لە دەسەڵاتیان بکەن پێویستە بێنە سەر جادە خۆیان ڕێکخەن ڕۆحی بەرەنگاری بەهێز بکەنەوە خەڵک لە ماڵەکانیان بێنە دەرێ لەگەڵ ئەو ڕێی هاورە محەممەد نین بە خۆپیشاندان ناکرێت خۆپیشاندان یەکێکە لە هەنگاوەکانی پەڕینەوە بۆ دروستکردنی هێزی گەورە بۆ پیداکردنی هێزی گەورە تا ئێمە خەڵک نێنی لەسەر جادە تێینەگەێنین بۆی ڕوونەکەینەوە خەڵک لە ژوورەکانی یانەوە شۆڕشی پێناکرێت خەڵک ئێستا تااقەتی شۆڕش کەم بۆ دەبێت دروستی بکەوە دەبێ هەوڵی بۆ بدەی هەوڵی زۆری شەیە ئەوە دووبارە دەکەمەوە هەوڵی زۆر هەیە لەلایەن هێز و گروپی جیاجیاوە کە من نامەوێت لێرە ناویان بێنم لەبەرەوەی من ئێستا وەکو چالاکوان و ڕۆژنامە نووسێ قسە دەکەم هێزی گەورە هەن هێز خەڵکەیە ئیشی لەسەر دەکات بۆی ئەو ڕوحیەتە دروست بکاتەوە هەمومان بین سەرەتا چاکسازی لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان بکەینە بنەما و هەوڵ بدەین بەرەیەکی فراوانی خەڵک لە دژی ئەو پێشکاریانە دروست بکرێت کە ئەوە دوو قەزیەن پێویستیان بە تاخیرکردن بێ بۆیان بەڵام ڕوبەڕووبوونەوەی تورکیا پێویستی بە تاخیرکردن نییە پێویستی بە دواخستن نییە پێویستی بە ئیشی جددیە هەوڵی جددیە دەنادواجار ئەوەی هەشە لە دەست دەچێت و دەبینە بەشێکیش لە ئەو يعني ساحەی کە ململان هێزەکانی ململانە دروستیان کردووە هەرێمی کوردستان بێتە بەشێک لەو ساحەیە و هەمومان دەکەوینە ژێر پۆستاڵەکانی دەوڵەتان نەبە تەنیا تورکیا دەوڵەتان
سپاس دەکەم هاوڕێ حسێن ئەو بارودۆخە ناوخۆیی کە هەیە و جەنابتان بە وردی ئاماژتان پێدا و دەستان خۆش بێت دەیگوازمەوە دەیکەمە ڕێگایەک بۆ ئەوەی جۆرێک لە جۆرەکان بیبەستمەوە بە کۆبوونەوە و جموجوڵی هێزی نێودەوڵەتی گەورە لە ژێر ناونیشانی جیحاوت و ناتۆ. هاوڕێ محەممەد دەمەوێت ئەمە بپرسم لە جیحاوت دەربارەی کورد چی دەگوزارێ؟ هەندێک سەردێر بەدزیەوە کەش ئاشکرابوون، هەندێک سەردێر بەڵام وەک بڵێ بە ئاشکرا ئەو دەنگانە ناگوترێن دەربارەی کورد لە هەر چوار پارچەی کوردستان لە ناتۆ بە تایبەتی و لەبەر ئەوەی تورکیا وەکو ئەندامێکی بەهێز لەوێدا ئامادەگی هەیە بە باوەڕی چۆن ئەتوانێت ئەمە گرێ بدەینەوە لەوێت چ دەگوزارێت دەربارەی کورد؟ زۆر ئەوەی ڕاستی بێت جێحاوت دامەزراندنی نییە. جێحاوت سەر لە خاڵداپتینە بۆ ڕوبەڕووبوونەوەی سیستەمێکی تازەی جیهانی کە هاتووە. وەختی خۆی وتارێکم نووسی ساڵێک لەمە پێش لە 22/2020 ئەو سیستەمێکە نەبوو نیوەی لیبرال و بۆرژوازی جیهانی و سەرمایه‌داری جیهانی کۆتایی هات. بەڵام لەبەرەوەی پەتای کۆرۆنا وجودی هەبوو کێشەکە لە ئەوە بوو کە بتوانن بە زووترین کات ئەم ڤاکسینە دروستکەن و کەمترین زەرەریان لێ بکەوێ وڵاتان مەشغوڵی ئەوە بوون. ئێستا وردە ئەو ڤاکسینە پەیدا بوون بەدەر لەوەی کە چەندێکی خەڵکی ئەمرێت ئەیانێ سەر لێنێت ئەو داڕمانە ئابووریە سەر لێنێ دروستکەنەوە و ڕوبەڕووی سین ببنەوە. هاوڕێگەر سین بەتەنها لە ساڵی پێشووە لە 25 ئیمکاناتی مادی گۆی زەوی لەلا بوو. ئەمریکاش بەتەنها لە 25 لەلا بوو. لە مانگی ئۆکتۆبەری 2020 سین لە 30 بوو بە لە 30 لە 25 بوو بە لە 30 گۆی زەوی ئیمکاناتی گۆی زەوی لەلا. ئەمریکا بەتەنها دەرەقەتی ئەمە نایە وەسەر لە نوێ ناتوانێت ڕوبەڕووی رووسیا و سین ببێتەوە. بۆیە ئێستا لە نەهاتن لە ڕێگەی ناتۆ و جێحاوتەوە دەیانوێت ڕوبەڕووی سین ببنەوە. کۆبوونەوەی جێحاوت داڕشتنەوەی سیستەمی ئابووری و سیاسی جیهانە. یاد ئەوەتانێت دوای کۆبوونەوەی مای ئەم شانزەی مانگە کە لەگەڵ پۆتیندا کاکاتە سبەی ئەگەر ڕێ بکەون پۆتین وەکو باڵی سەربازی ئەو بەرامبەرەکەیت لە ڕووی ئابووریەوە سینە. ئەگەر ڕێ بکەون بۆەوەی کە شەڕێکی سارد دروست نەبێتەوە وڵاتان ئیفلاس بێت. یعنی ئەوە نیە تەنها ئەمریکا وای بێت، سین و رووسیاش گیرفانی وڵاتانی تر خاڵیەکەنەوە بۆ خۆیان. ئەگەر ڕێژ نەکەون جەنگێکی ساردی وەکو سەردەمی یەکەتی شوورەوی دروست دەبێتەوە. ئەوەی کە ئەستنتاجەکەی و داهاتوە چی بووە و چەند کەس ئەکوژرێ و ماڵکاوری چەند وڵاتی لێ دروستە بێ ئەمە دیارە وەکو. بەڵام ئەگەر قسەکانی سەرۆکی فەڕەنسا و بایدن ئینسان بخوێندنەوەی وردی وە بکە وتی ئێمە بەتەنها دەرەقەتی ئەو دوانە ناین بۆ ئەوەی بتوانین دەرەقەتیان بین ئەبێ یەکگرتووبی. ئێستا حلفی ناتۆ هەمویان ئیمزای ئەوان کردووە کە هێزێکی عەسکەری ئامادە باش بن لە دژی هەچ خەتەرێکە کە لەلایەن رووسیا و سین وەکرێتە سەریان. یعنی ئەمە شتێکت بۆ ڕووکەمەوە هاوڕێگیان 104 ملیار دۆلار بۆ ناوکی ئەتۆمی ئەمریکا و بەریتانیا لە خیلالی کۆرۆنا سەرفیان کردووە بۆ تازەکردنەوەی نەوەویەکە. یعنی تۆ بیرە ئەم نەوەوی تازەکردنەوەیان بۆ چییە؟ دەمەوێت شتێک بڵێم هاوڕێ محەممەد ئەگەر یارمەتی بێ ئەگەر جیحاوت ئەوها کە وێنا دەکرێت بۆ دانرا بێت بۆ
ئەبدەیتکردنەوەی جیحەوت بۆ ڕوبڕووبوونەوەی سین یان ئەو سیستەمەی کە لە سینێ یان بۆ لە ناوبردنی نێارەکانی خۆیان عەجەبا لە ناتۆ چ شتێک دەربارەی گەلی کوردستان کورد چ دەگوزەرێت لەوێەوە چ ڕەبتێکی بەم هێرشە نوێیانەی تورکیا هەیە بۆ سەرخاکی هەرێمی کوردستان؟ ئازیزدەم ئەمریکا لە بەغای ئەو وڵاتی داگیر کردووە زیاتر لە 70 دەستگای جاسوسی وڵاتان لە هەولێر بێزگە سلێمانی ئەم منتەقانە ناتۆ ئەوێت بۆ خۆی هەڵیگرێ وەک پێم وتم ڕێگەی حەریر و بازار و ساختنەوەی بازار بەس کورد وەکو سیاسە نقطەی نییە یعنی خوێندنەوەی بۆ ناکرێت ئەگەر تۆ حسێبی پارتیەکێتی بکەیت بڵێ وەڵا لە کوردستانە خوێندنەوەی سیاسی بۆ کرێت خوێندنەوەی سیاسی بۆ ناکرێت ئەمان تەنا وەکو هێزێکی چەکدار بۆ سەرکوتکردنی کۆمەڵگا بۆ ئەوەی شکلێکیش لە دەسەڵات پیشان بدەن کە ئەمان ئیشوکارەکانیان بڕاتە پێشەوە لەلایەن ناتۆ ئەگەر ئەم دوێنێ قەرغەز عەلی ئەڵێ دەستمان پێکرد بە لێدانی حکوومەتی ئەمریکا یعنی کێشەڕەکان هیچ دەرەوەی عێراقیەتە ناو عێراق عێراق نییە کورد وەکو دەسەڵات و وەکو هەیکەل و وەکو سیاسە وجودی نییە یعنی پێم سەیرە کە خەڵکی دڵمان بەوە خۆش دەڵێن هەرێمی کوردستان وجودی نییە تێمگەێنە خوێندنەوەی هەرێمی کوردستان لە ئەوساتی سیاسی جیهانیا چییە ئەو شتە چییە کە لە ئەوروپای مشتەرەکە قسە لەسەر کورد بکرێت خاڵێکی یعنی خاڵێکی باسی کوردستان ئیستا باسی لوبنان نەکرێت بەڵێنەوە وڵاتە باسی فەڵەستین نەکرێت یعنی لە نەتەوەی گرتوەکانە شکلی هەیە جیۆڕیەکەی هەیە ئەتوانێت لە ئیمزای بەرنامەکانی لە هایکە بۆ جینۆساید و ئەوانە بەس کورد پێم بڵێ ئیمزا لەکوێوە ئەبێ ئیلا بگەڕێتەوە بوو بەغا حتا بەغایش بۆ پاسیمیە وەری ناگرێت بۆیە ئەگەر کەسێک دڵی بەوە خۆشەوە بڵێ هەرێمی کوردستان و حکوومەتی کوردی ئەوانە دەبیریکە زەعیفترین بێهێزترین نقطەی سیاسی و ناڵێم ئابووری باسی ئابووریەکەی ناکەم ئابووری کوردستان زۆر زۆر بەهێزە لە زۆر وڵاتی دنیا ئاوی شیرین بیە و خەڵک ئاوە کە بێ ئەو ئاوی هەموو سەرۆت و سامانێکی هەیە بەڵام وەکو شکلی سیاسی هاوڕێگیان ناوی کورد وجودی وە بە بەسیترینش ئەگەر وجودمان هەبووە حەتەکەم بگەڕێنە بۆ شت چەند هەنگایە بۆ دواوە لەسەر ریفراندۆم چەند قسەیە کەرا و دوای کۆتایی لە دوای ریفراندۆمەوە پێم بڵێ وەزیری وڵاتێک وەزیری خارجی وڵاتێک پێ بڵێ کورد حەقێتی ئەوە بکە قونسوڵات و سەفارەتی ئەمریکی بە کوردی وتبێ بەغا یارمەتی کورد ئەبێ بێت و ئەبێ ئاو خاڵانە جێبەجێکرد قسەی هاکەزایی و فڕیانشتیکانی ئەمە هیچ نیست ئێمە با دڵمان بە خۆمان خۆمان نەکەین لە خۆمان لەبەرەوە جێحاوت فەرموو یارمەتیم بدە داڕێژانەوەی سیستەمی سیاسی گۆی زەویە هێستا ئیستنتاجەکانی دەرنەکەوتووە ئەزمەی ئابووری گیانی ڕووخانی ئابووری گیانی هێشتا هیچ ڕووی نەداوە کە دەرکەوێت ئەوەی کە ئێستا دەرکەوتووە تەنها ئەوەیە وان تاوەدەنەوە بزانن لە داهاتووە چیەکە بەڵام وەکو ئەوەی کە ئیستنتاجی دەکە دەرکەوت پێتە دەرنەکەوێت بەڵێ هاوڕێ محەممەد سوپاس دەکەم هاوڕێگیان کۆمەڵێک هاوڕێیان کۆمنتیان نووسیوە هەندێکیانم لەسەر شاشەکە پیشاندا سوپاسیان دەکەین بۆ ئەو کۆمنتانیان داوا لە بینەران و بیسەران وەرگرانی کەناڵی هیوا دەکەین لە هەر شوێنێکم ڤیددیوە دەبینن لە یوتیوب و لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاوی بکەنەوە بینێرن بۆ زۆرترین خەڵک لە گروپ و لە شوێنە گشتەکاندا بڵاوی کردەوە بۆەوەی زۆرترین بۆچوون خەڵک گویان لەم بۆچوونانە بێت چونکە ئێمە دەمانەوێت
لە ڕێی ئەم سۆشیال میدیایەوە کە جۆرێک لە میدیای نوێیە بۆ چوونی جیاوازتر دەخینە ڕوو هەڵبەتە تەورەی ئەم بەرنامەیە ئیتر کۆتایی ڕاستیەکەی کاتێکی زۆر ئێمە پێکەوەین بمبورن داوای لێبوردنمان هەیە کە بەهۆی خراپی هێڵی ئینتەرنێتەوە یەک دوو پچڕانمان هەبوو دەنگ و ڤیدیۆکان بە باشی نەدەگەیشت کۆتا قسە بۆ هەردوو میوانە بەڕێزەکەم بەجێ هێڵم هیوام وایە زۆر بە کوردی ئەگەر قسەیەکی یعنی ڕەنگە بۆ هاوڵاتی زۆرەوە گرنگ نەبێ دانیشین ئێمە شیکردنەوەی زۆر قوڵ و فەرهەنگی و سیاسی و سیستەمەکان بکەین چی بکرێت ڕەنگە زۆر زۆر گرنگ بێت من پێم وایە سپاس هەبووتە من پێم وایە پێویستە هەمومان ورتر لە جاران چاک بە دۆخی خۆمان دابخشێنەوە ورتر لە جاران پێویستمان بۆیە جارێکی دیکە شەنوکەوی دۆخی خۆمان بکەینەوە و تەوەرەکەش تایبەت بوو بە ئەو هەوڵانەی تورکیا و لەشکرکێشی و شاڵاوە دڵمدانەی دەوڵەتی تورک و سەر هەرێمی کوردستان دیکە بۆیە پێویستمان لەو نێوەندەدا پێویستمان بۆیە جارێکی دیکانە کورد بە هەموو هێزەکانی بە هەموو پێکاتەکانی و ورتر بەخۆی دابێتەوە دەرفەتێک نەماوەتەوە لە بەردەستمان ئەگەر ئەو دەرفەتەی ئێستا هەیە لە دەستی بدەین وەنەی پارێزین سپاس بۆ زۆر زۆر سپاس هاوڕێ حسێنجان لەگەڵ ما بمێنەرەوە سپاس دەکەم بۆ لەگەڵ ما بمێنەرەوە بۆ هاوڕێ محەممەدیش بزانین کۆتا قسەی دەیەوێت چی بڵێەوە گەشتێکی گرنگ لە خەیاڵی داما بێت دەربارەی ئەم پرسە مەسلەی شەڵاوی داگیرکاری تووشیا بۆ سەر هەرێمی کوردستان هاوڕێ محەممەد کا دەکەم ئەگە بە کورتی بێ مەمنون من پێم وایە ئەگەر ئەزمێتی قوڵ بۆ دەسەڵاتی سیاسی جیهانی نەخۆڵکێنی هیچ ئاڵوگۆڕێک ڕوو نادا یعنی ئەگەر هەموو کوردستان بێتە هێزی پێشمەرگە و چەک بکاتە شانی بەرامبەر بە تورکیا شەرکە ئێمە براوە نابین لەمە لە بەرامبەر تورکیا بەڵام ئەگەر ئەزمەیەکی قوڵی سیاسی لە ناوچەکان نەخۆڵکێنی کە بتوانی بەرنامەی تەواوی سیاسی جیهانی بخەیتە ئەزمەوە وەکو کورد ناچیتە پێشەوە ئەوەی کە حەماس کردی دژی ئیسرائیل کە بێمە وابی بەڕاستی کورد ئەتوانی ئەو ئەزمەیە دروستکە ئەوە ئەزمەیەکی دروست کرد حەماس گەڕایەوە سەر سەحی سیاسی و ئێستا ئەلگۆی سیاسی ئێمە بێ وابی توانای ئەوەمان هەبوو ئەیکەین من پێم وایە بەڵام بۆ تاریخە کلاسیکەی جاران هەموو لایەک بۆ بینەرانی ئێمە بۆ کەسانشی کە دواتر ئەم ڤیددیۆیە دەبینن کەناڵی هیوا کەناڵێکی جیاوازی لایەنداری چەپخوازە ئەو بابەت و پرسە گرنگ و ژیاری و ژیانیانە دەوروژێنێت کە ڕاستەوە خۆ پەیوەستە بە مرۆڤەوە و تایبەتیش هەرێمی کوردستان لەبەرەوەی کەناڵەکە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە جددی کاری جیاواز دەکات بۆ ئەمڕۆ لەسەر پرسی کوردستان لە بەردەم شاڵاوەکانی داگیرکاری تورکیادا هاوڕێ حسێن ئەڵەیم لە ڕانیەوە ڕۆژنامەوان بانگێش کرد و سپاس بۆ ئامادەبوونت هاوڕێگیان هەروە هاوڕێ محەممەد ئەحمەد لە ئەڵمانیاەوە بۆ هەڵسوڕاوێکی چەپ لەگەڵم بوو هیوام وایە کە قسەی باشمان کردوێت زۆر سپاس هاوڕێیان بۆ ئامادەبووتان هیوادارم لە دەرفەتی دیکەش بتوان یەکتی بینەوە قسەش بکەین سپاس بۆیە زۆر سپاس وەڕێزان ئێوەش داواتان لێ دەکەم کە ئەم ڤیددیۆیە لایک بکەن کۆمنت بکەن شێر بکەن و بینێرن بۆ هاوڕێ و دۆست و برادر و کەسانی کە دەهێن ناسن تا ئەڵقەیەکی تر و تا بەرنامەیەکی تر تا پرسێکی تر کە ئێمە بە یەک دەگەینەوە هەر شاد و سەرکەوتن